بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکی دووبارە پرسی سپیکردنەوەی پارە لە عێراق وەرێمی کوردستان هاتۆتەوە بەرباس لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین سپیکردنەوەی پارە چییە و چۆن لە عێراق و هەرێم بەرپرسان پارەی ناشەرعی سپی دەکەنەوە و زیانەکانی سپیکردنەوە چین و ئەو ڕێگانەکانمان کە پەنای بۆ دەبرێت لە سپیکردنەوەی پارە. لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر محەممەد ئەمین مامۆسای زانکۆ هەروە گوڵاڵە سدیق شارەزایی دارایی و کاروباری بانک قسە سەرم پرسیان دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین. مامۆستا گوڵاڵە لەگەڵ لە بەرزستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچین سەر سپیکردنەوەی پارە باسێکی دۆلارمان بۆ بکەیت. ئێستا هاتۆتەوە سەر 153,000 بۆ 152 دابەزی بوو. تەوقعات چییە بۆ ڕۆژانی ئایندە بۆ دۆلار؟ سڵاوتان لەبێت، سڵاو لە هەموو بینەرانی کەناڵەکەتان و بەخێراتی کاک دکتۆرەکەم. لە ڕاستیدا ئەو بەرز و نزمێک کە لە بازاڕی دۆلارە هەیە ویان لە بازاڕی دارایی عێراق هەیە ئەمە شتێکی نوێ نییە. لە دوای ساڵی 2023 یعنی هەموو لە بینی فترێک تا فترێکی تر لە پڕ بازاڕەکانی عێراق ئەشڵەژێ هەندێک جار نرخی دۆلار دابەزی هەندێک جار بەرزێ بێتەوە هەمیشە ئەم بەرزبوونەوە و نزمبوونەوە لە سوود و ئیسیفادەی بەرپرسە باڵەکانە لە سوود و ئیسیفادەی سیاسیەکانە و بە زەرەری هاوڵاتیانیش ئەشکێتەوە. ئەوەی کە لە ئێستادا ئەو گزارێت ئەوەیە کە بیانووی ئەوەیە کە گوایە کە ئەم دۆلارە ئەچێتە دەرەوەی عێراق، بەڵام ئێمە بیرمان نەچێت لە ساڵی 2023 بەدواوە لە کاتێکا کە حکوومەتی بڵێن فیدراڵی عێراقی دروست بووە دۆلار کەم تا زۆر چۆتە دەرەوە و چەندی جار ئێمە لە راپۆرتە نێودەوڵەتەکانە یان لە شایەتی بەرپرسەکان لە خۆیانایە هەندێک جار پەرلەمانتارەکانی بەغا کە خۆیان قساکەن بە تایبەتی شێخ فایق عەلی هەیە لەگەڵ کەسێکی ترە ڕاستی ناوکەین بیرچێتەوە کە خۆیان زۆر باشکرا باس لەواکەن کە ڕۆژۆیەکی زۆر کە پارێکی زۆر لە عێراق ئاچێتە دەرەوە، یعنی خۆیان شایەتی لەسەر خۆیانیان. شیعەکان لە ڕاستیە سونەکان بەوە تۆمەتبارەکەن کە پارەکانیان بە ئاڕاستەی ئوردون و ئیماراتە ئەڕوات و سونەکانی شیعەکان بەوە تۆمەتبارەکەن کە پارەکان بە ئاڕاستەی ئێران و یان ئەو وڵاتانە ئەڕوا کە ئێران تیا باوە دەستە وەکو ئێران. بەرپرسانی کورد خۆشمانەزانین هەر لە شەڕی چاڵدێران و ئێمە دابەش بووین بەسەر هەردوو بەرەکەیە، یعنی بێبەش نین، یعنی عێراق هەموو جارێک من شوبهات دوومە بە کەلاکێک بۆ نمونە کە شێرێک نێچیرێک ڕاوەکە لە دوای خۆی هەر گیاندارێک بە پێی قوتی خۆی ئەچێ بەشێکی خۆی لەو ئاژەڵە ئەباد، یعنی شێرەکە خۆی کە تێری لێخوا دووە ئەوە هەر ئاژەڵێکی تر ئەچێت بە پێی ئەو قوتی کە خۆیەتی بەشی خۆی بە بەڕاستی عێراق ئێستا وەکو ئەو کەلاکەی لێهاتوە ڕۆکڕێ بەشی خۆی بەرێن. ئەمەش کە ئێستا هەیە من تەسەور ناکەم یعنی لە 100 بیانۆکە ئێوە بێت چکە ئێمە بە درێژایی ئەم ساڵانە دۆلار ڕۆشتەوە بەڵێ چەندین جار یعنی حکوومەتی ئەمریکی کاتێک ئەم پارێنەوتە ئەچێتە بانکی فیدراڵی ئەمریکیەوە ئەو پارێکە بە دۆلار ئەگەڕێتەوە بانکی ناوەندی عێراقی ئەم پارەی هەموو بە دڵنیاییەوە سیرەڵ نمبەرەکانی لە لای حکوومەتی ئەمریکا هەیە و چەندی جاریانی ئەمان ئەگەونە ئاگاداریە ئەوە بوون کە پارەی عێراق چۆتە ڤێتنامەوە و ئەمان ئێستا بیانووی ئەویان یاوە بیانی ئەو بیانەکەیان ئەوەیە کە ئەم پارانە ئەچێتە دەرەوە ساغە بێتەوە لە دەرەوە و داوای ئەوە ئەکەن کە سیستمێکی بانکی چونکە ئەم پارانە کە ئەچێتە دەرەوە لە ڕێگەی بانکی وەسیتەوە ئێمە وڵە عێراق وڵاتێکی هاوردەکەرە زۆرترین کاڵا شومەکەکانمان لە دەرەوە هێننەوە زۆرترین ئەو دۆلارش کە لە بە ڕۆژانە ئەخرێتە بازاڕەوە مەبلغێکی کەمی بە کاشە فرۆشێ باقاتەکەی تری بە حواڵات ئەچێتە دەرەوە. ئێستا داوای ئەوە ئەکرێت کە ئالێتێک یا سوێفتێکی مباشر هەبێت لە نێوان عێراق و ئەو وڵاتی کە کاڵەکەی تیا هاورداکرێت و بانکی وەسید نەبێت لە بینی عێراق و ئەو وڵاتی کە بڵێن کاڵەکەی تیا هاورداکرێت چونکە قەنەعەتەوەیە چی لێ بەسەردەی دوای لەسەر سپیکردنەوەی قسە بکەین. بەڵێ بەسەر چاو پێشبینەکەەوە ئێمە فترێک پێش ئێستا بازاڕی دۆلاریان شکان بە قسەی چەند پەرلەمانتارێ من حەزەکەم لێرەوە هاوڵاتیان یعنی وعی ئابووری ئەویان هەبێ یا وعی دارایی ئەویان هەبێ پەرلەمانتار توانای دابەزاندن و بەرزکردنەوەی نرخی دۆلاری نییە یان بەهای دیناری نییە لە ڕاستیە ئەوە حکوومەتی دەسەڵاتین لە دەسەڵاتی بانکی مرکزیایە بانکی مرکزی وەکو حکوومەتێکی سربەخۆی دارایی وایە لە هەموو وڵاتەکان نەک تەنها لە عێراق چونکە بۆ ئەوی نەکەوێتە ژێر سوڵتەی
بڵێن سوڵتەی تەنفیزیەوە چونکە ئەمە سوڵتەی مالیەیە خۆیانە ئەر پەرلەمانتارێک لەگەڵ مەسوولا بەرژەوەندی هاوبەشیان هەیە لە ڕاستیان من قەنەعەتی کولیم بەوە هەیە ماوەیەک لەمەوە پێش بازاڕی دۆلاریان شکان بابیانی ئەوەی کە ئەمە حکوومەتی تازە تەشکیلە بێت و نرخی دۆلار دابەزێنن بە 120 بەڵێ تەنان لە بەسرە گەشتە 135,000 لە ڕاستیە لە شاری بەسرا هەندێک کات کە ئەم پروپاگەندانە ئەخەنە ناو بازارەوە ئەم بەرپرسانە یەن دۆلارێکی زۆرە کڕن و دووبارە پروپاگەندێکی تریش ئەخەنە بازارەوە ئەگەر ئێمە هۆکاری دەرەکی و ئیقلیمی هەبێت هۆکاری ناوخۆیشمان هەیە کە چاوچنۆکی سیاسەکان و بازرگانەکانی دۆلارە کە بڵێن نەفامی خەڵک لە ڕووی داراییەوە ئیستیغلالەکەن و هەموو جارێ خەڵک تووشی ئەم دڵە ڕاوکەیە دێتەوە حاڵەتە ئاساییەکی خۆی بەڵێ بە دڵنیاییەوە من هەر بیدایەتی ژیانی بیدایەتی ئەزمەکەش لە هاوتارێکا باسیەوەم کردو کە ئەم شتە کاتیە بە دوای ساڵی تازە بە تەدریجێ گەڕێتەوە دۆخی جارانی سپاس دەکەم لەسەر سپیکردنەوەی پارەش قسە دەکەین کاکتۆرەگەر جنابش کۆمنتێک تەبێت لەسەر بەرزکردنەوەی نرخی دۆلار دوای لەسەر سپیکردنەوەش قسە دەکەین زیانی بەس بۆ هاوڵاتی وەکو حکوومەت حکوومەت هێرێمی عێراق داهاتەکەیان بە دۆلارە ئەوانە خۆیان قازانجی لێ دەکەن لە بەرزبوونەوەی دۆلار بەزەوەی کە زیان دەکە هاوڵاتیە لەبەرەوەی کە موچەکەی بە دینارە بەڵام کران دەکرین و شمەک بە دۆلارە بڵێ پارکە بەهای دۆلار بەرز بووە ئەوە بۆ حکوومەتی باش بوو چکە پارەیەکی زۆرتری دەست دەکەوێت بۆ موچەی هەر لەبەرەوەش کە دەبینین لە ماوەی ساڵێکدا احتیاتی دراوی عراقی زۆر زیادی کرد بۆی ئەو سیاسەتەوە بەڵام لە هەمووش گرنگتر کاک حەکیم پەیوەندی بە سیستەمی سیاسیەوە هەیە چه سیاسەتی ئابووری چه سیاسەتی دارایی چه سیاسەتی پارە نەقدی هەموو پەیوەندی بە سیستەمی سیاسیەوە هەیە ئەوەی کە باسی دەکەین ئابووری دارایی پارە ڕنگدانەوەی فکری سیاسی و ڕنگدانەوەی سیاسەتی دەسەڵاتدارانە لە هەر وڵاتێکە جاوە کە لە عێراقی هەیە بەڕاستی توان بڵێم لە جیهاندا نوێنەی نییە و نەبووە لە هیچ دنیایەک نەبووە کەرتی گشتی لە وڵاتێکدا بوونی نەمێنێت وەکو عێراق حتا لە ئەمریکا حتا لە ئەوروپای ڕۆژاوە کە وڵاتانی سەرمایەدارین کە سەرمایەداری لێ دەدایک بووە گەشەی کردووە پەرێستاندەوە بۆتە ئیستعمار بۆتە ئیمپریالیزم وەکو ئەوەی کە لێرە هەیە لە عێراقیە لەوێنە بەڕاستی تۆ تەماشاکە هەرچی کەرتی گشتیە ئەوە تەلەفۆن ئەوە بەریت ئەوە کارەبا ئەوە ئاو ئەمجار کەرتی گشتی نەماوە لە عێراقی کاتێکی کە کەرتی گشتی نەما واتە بەرژەوەندی گشتیش نەما بەڕاستی مەسەن کەرتی تەندروستی نەماوە کەرتی پەروەردە و خوێندن تقریبان بەرەو ئەو ئاڕاستە کە بێتە کەرتی تایبەت لە کاتێکدا کە بەرژەوەندی گشتی نەما لەژێر دەسەڵاتێکدا کە بنیادەکەی پێکهاتەکەی میلیشیاییە ئەمە بۆ هەرێم و بۆ عێراقیان بەس بۆ هەموو عێراق بۆ کوردستانش بۆ عێراقش کابرا هەیە پاڵاوگا هەیە نەفرێک بۆ سەحابی پاڵاوگا کابرا هەیە مەسەن خەستەخانە هەیە باشتر لە خەستەخانەی حکومی جامیعەی هەیە جا لەو حاڵەتادا چەندەها بەرژەوەندی جۆراوجۆر جیاواز دێتە گۆڕێ و چێ لەو ساحەی لەو مەیدانەیدا باڵادەستە لە ڕووی میلیشایەوە لە ڕووی چەکداریەوە ئەو دەتوانێت پیادەی دەسەڵاتی سیاسەتی ئابووریەوە دارایی بکات هەژبوونی بەسەر ئابووری ئەکیت وەکو ئێمە شاهدین ئەوە کە دەسەڵاتی سیاسی میلیشای هەبێ دەسەڵاتی بازاری دۆلاریش هەیە دەسەڵاتی پێدانی کارە باشی هەیە دەسەڵاتی پێدانی بنزینیشی هەیە جاوا لە زاخۆ بگرێت تا عێراق تا بەس بازەوەکە کە بەشێک لەو بانکە هەلیانەیکان چ لە کوردستان چ لە عێراق بێ حیزبی سیاسی بن و بەرهێنانیان پێ بکەن لە ڕێوە پارەی پێسپیکەنەوە ئەمە دروستە تەنانەت لە بواری بانکیشە بانک سوود لەوە وەربگرن لەوەیدا پێم وایە تۆک دەبێت بە واقعیانە بیرکەینەوە ئەو کێپەڵێن سپیکردنەوە پێمانە سپیکردنەوە بێت ئەوانە بە ئاشکرا پارەیە دێتە دەستیان کۆمپانیان هەیە وتم لە سەرەتادا کە کەرتی گشتی نەماوە کەرتی گشتی ئێستا جەماعەتێ لەوانە 20 کەس خاوەنداریەتی عێراق بکەن بۆ وزە بۆ کارەبا بۆ کۆمیونیکیشن پەیوەندی نازانم چی ئیلە ئاخری ئەمجار عەقارات ئەوانە پارەیەشیان دێتە دەست کۆمپانیان هەیە
يتر أو كبر أعضاء باركي ليرة استثمار كذا بات ولات الشتر وبهانة قانوني شان بانكان هي سفارتيان هي كومبانيان هي اعتراف بكرة الأسئلة العراقي فيش معك خدمة شكل لو سر مع داراني هوليرة مثلا شو رومانيا 8 مليون دولار يورو سر مع جزاري كرو لبواري وزادة لرومانيا جا مثلا لير داوانية قبل باريس في ذكرته نا باريس بناكرته بارا وكاتش في ذكرته كأو سيستم سياسي سيطرة به كسانك بدزية ومثلا زريبين عادات يا خودت زيت ولا هند رسومات وبربرسيارة إدارية بلام ليرة ده صلاتك بخو حكومته بخو مشتكى باش يعني تسيل العراق بتسيل مثلا سوري كيوتوني لسرنا الذروي بارا تاسنا بو نخير هو بماش نشكا او سيستمك العراقي عزيزم او سيستمك بيرلاند ميليشياي بخو صعبي بانقا بخو صعبي ابوريان تر شلي بسنو لك باش بس او برز بونو 2000 كوتاي 2020 نرخي دولار ل 118000 وكرا 146000 ل 2020 باز لو ذكري زیاتر به بله عراق 23 تریلیۆنی پڕکردوتر لە بودجە لە 2023 زیاتر بووە بەزۆکو هاوڵاتی باجەکەی داوە لەو بەرزکردنەوەیە بەتاکێت بەسەن زۆربەی کاڵاکان گرانتر بووە ژیان ڕۆژانەی خەڵک بەتابەتی ئەوانە کە داهاتیشی کەمیا دیاریکراوە کاریگەری ڕاستەخۆیە بووە لەسەر ژیانی ڕۆژانیان و لەسەر ژیانی ئابووری ماڵ بەتاکێت کاریگەری هەبووە اگر مثلا کمتر با خلق زیاتر يتواني پارە زیاتر دەستکەوێت یعنی پارەکان هێزی کڕینی لەدەست داوە بەڵێ مثلا بەو نسبەتێک کە پارێز بۆتەوە بە هەمان ئەندازە توانای کڕین کەمتر بۆ سپاس دەکەم کاکتۆر گوڵاڵ خان سەبارەت بە مامۆستا گوڵاڵ بۆ سەبارەت بە بەرزکردنەوەی بڵێن بەهای دۆلار یاخود بڵێن ئێستا کە بەهای دۆلار بەرز بۆتەوە پەیوەندی هەیە لە نێوان ئەو بەرزکردنی و سپیکردنەوەی پارە پێشوی وڵایم پرسیارکرد بمەوە لە سەبارەت بوو پرسیاری کە جەناب دروژان دەدە سەبارەت بە بانکە هەلێکان و بەبەرهێنانە بانکە هەلێکانە لە ڕاستیدا ئێستا ژمارەی بانکە هەلێکان لە عێراقا نزیکەی 80 بانکە بێت و ئەم بانکانە هیچ وەبەرهێنانێک ناکەن کاک حەکیم وەبەرهێنان ناکەن نەخێر هیچ خزمەتگوزارێکی بانکی لە ناو عێراقا نییە خزمەتگوزاری بانکی نییە نەخێر وەکو چی بۆ دەبێت هەبێت خزمەتگوزاری بانکی خزمەتگوزاریەکان ئەوەیە کە بۆ نمونە کە کاتێک ئەمان تەنها خزمەتگوزاری بانکیان لەوا کورت کردوتەوە کە تۆ بچی حسابێک بکەیتەوە تەواوە خزمەتگوزاری بانکی ئێمە گە سەیری ئەم وڵاتەکانی دراوسێمان بکەین یا وڵاتە پێشکەوتەکان بکەین ئەوان هەرچی کاروباری ڕۆژانی خۆیان هەیە ئەتوانن لە ڕێگەی مۆبایلەکان و جێبەجێکن بڕ ئەو وڵاتانەی دەور و پشتمان زۆربەی زۆری ئەو دوکانانەی کە دوکانێکی شعبیشین جیهازی پوینت ئۆف سڵیتە لە ڕێگەی مۆبایلەکە توانیان هەرچی کڕین و فرۆشتن هەیە هەرچی مامەڵەیەکی دارایی خۆی هەیە هەرچی کاروبارێکی ڕۆژانەی خۆی توانە ڕێ مۆبایلەکە و لە ڕێگەی حسابانکیەکەی بیکە لەو وڵاتانە کاتێک کە بانکێک وەبەرهێنانەکە تۆ پارەکەتە خەیتە بانکێکەوە لە حسابێکا دایێنێ ئەم بانکەیە ئەچی وەبەرهێنانی تیاکەیتر ئایا وەبەرهێنانەکە لە ڕووی بڵێن نیشتەجێبوون کەرتی نیشتەجێبوون بێ یا لە ڕووی ئیستثناء بێ لە بواری پیشەسازیە بێ یا لە بواری کشت و کاڵیا بێ یا لە هەر بوارێک بوارەکانی ترە ئەم بانکانە وەبەرهێنانەکەن بەڵام ئەم بانکانەی لە عێراقا دروست بوون هەمویان سیاسێکی گەورەیان لە پشتەوەیە تەنها ئیش و کاری ئەم بانکانە هیچ گوڵێک هیچ قەرزێک هیچ بڵێن احتیماداتێک هیچ خطاب زمانێک ناکەن بۆ تەنها ئیشیان ئەوەی ئەچنە مەزادی عملەی بڵێن دۆلارەوە و ئەم دۆلارانە بە حەواڵە ئێنێرنە دەرەوە ئەمە تەنها ئیشیانە ئەم ئیشانز کار ئاسانیان بۆ کراوەکو دکتۆر فەرمووین ئەم کار ئاسانیانە بە قەناعەتی من کاتێک پارە سپیکردنەوە مەبەستی چییە کە تۆ ئەم پارەیە ئەبیتە دەرەوە بەقەدر بڕی ئەم پارەیە کاڵا یابایی ئەم پارەیە کاڵا و شمەک نایەتە ناوخۆوە کەواتە ئەمە تۆ ئەم پارەیە بردە لە ناوخۆوە وەبەرهێنانت پێ نەکرد هیچ ئیسیفادەیەکمان لێ نەکرد ڕۆشتە دەرەوە لە وڵاتێکی ترە ئایا تۆ لە بەرژەوەندی ئەو وڵاتەیە خراوتە بەرژەوەندی بڵێ خزمەتی ئەو وڵاتەوە یا لە وڵاتێکی تراوە بەرهێنانتیاکرە بێ ئەمە بە سپیکردنەوەی پارەی ئەگەر لەسەر ئەساسی لەسەر ئاستی حکومەتانە بێ ئەمی بیرمان نەچێت لە سەردەمی حکومەتی پێشوە سەدام حوسێن ئێمە سەدام حوسێن بۆ نمونە کێڵگەی
چای سیلانی هەبووە کێڵگەی هەبووە هی برنجی تایلندی هەبووە ئەمانە هەموو سەرمایه‌داریە کراوە ئەمە ناچێتە قاڵ سپیکردنەوەی پارەوە بەڵام کاتێک کە ئەم پارانە ئەچێتە دەرەوە هیچ داهاتێکی ناگەڕێتەوە کەواتە ئەمە پێڵەن سپیکردنەوەی پارە کار ئاسانی لەلایەن هەموو ئەو وڵاتانەی کاریگەریان لەسەر عێراقەیە کارەسانیان بۆ کراوە چکە خۆی پارە بە ئاسانی لەو دەوڵەتان ناچێتە دەرەوە بۆچی کارەسانیان بۆ کراوە بەتایبەتی وڵاتانی غەرب کارەسانی بۆ ئەم وڵاتانەیە ئەکەن کە بەتایبەتی بڵێن فرۆشیاری نەوتن ئەبینین لە پڕ کاتێک کە ڕژێمەکەیان بەدڵ نەماوە لە کاتی ڕوخاندە ئەڵێن ئەوە نە مەبلەغی فلانە وڵات بلۆک کرا ئەوە نە مەبلەغی بۆ نمونە پارەی لیبیا بلۆک کراوە پارەی بۆ نمونە عێراق بلۆک کراوە بەڵێ ئەمانە کە بلۆک کراوی بۆ مناڵەکانی حوسنی بارەک ومانە بلۆک کراون ئەم وڵاتانە لە پێشا کاراسانیان بۆکەن بۆ بردنە دەرەوەی پارەکە لە پاشا ئەوەی کە حکومەکان بەدڵ نامێنە یا لە کاتی ڕوخاندنی حکومەتەکان ئەم پارانە بلۆکە کرێت و لە ئیسیفادەی وڵاتەک بۆ ئیسیفادەی وڵاتەکەی خۆیان بەکارێنن کەواتە لە دوای 2003ەوە پرۆسەیەکی بردنە دەرەوەی پارە پرۆسەیەکی سپیکردنەوەی پارە بە مونەظەمی براوتە دەرەوە وەکو خۆشان باسیەکەن هەتاوەکو ئێستا ئەو کاتێکە ئەحمەد چەلەبی باسی لەوە کرد کە هاتە پێش ئەوەی بۆ نمونە وەفات کات باسی لەوە کرد کە هەتا ئەو کاتەیە 112 ملیارد دۆلاری عێراق دیار نەماوە لە 2006 بۆ 2014 بەڵێ هەتا ئەو کاتانەی کە بڵێن بەڵێ باز دەکرد لەو ڕێژەی 13 ملیارد دلار لە ڕێی 5 بانقی کوردستانەوە براوەتە دەرەوە بەڵێ کاتێک کە هات سەیری کرد ئەم بانکانە کە پارەکانیان بردوتە دەرەوە ئەمانە نەگەڕاونەتەوە ئەوە بوو لە ڕووداوێکی تەمەمژاویە ئەحمەد چەلەبی کە دەستی برد بۆ ئەم پرسەیە وتیان جەڵدە لە یاوە مردووە کاتە پرسی بردنە دەرەوەی پارە لە عێراقا تەنها پەیوەست نییە بە سیاسەکان و ئەوەنە پەیوەستە بە وڵاتانی ئیقلیمی و نێودەوڵەتیشەوە کە کاراسانیان بۆکەن چونکە هەدەفی ئەوان ئەوە نیە عێراق ببوژێتەوە ئەوان عێراقێکی بوژاویان ناوێ ئەوان عێراق لە ڕووی ئابووریەوە سفرە کاک حەکیم عێراق لە ڕووی داراییەوە دەوڵەمەنە چونکە ئێمە تەنها ئابووریمان لە نەوتا هەیە بڵێن سەرمایه‌گوزاریمان لە نەوتا هەیە ئەگەر دارایی دۆڵەمەنی بەس لە ئابووری سفرین لە ئابووری سفرین بەڵێ ئابووری و دارایی دوو چەمکی جیاوازن تۆ لە ئابووریە ئەوەیە کە تۆ بتوانی لەسەر پێی خۆت بوەستی بانی تۆ بکە تیجارەت لەگەڵ ئەم وڵاتانی دەور و پشتمانە نەکرد تۆ بتوانی بۆنمەکردی پیشسازی و بەڵێ بەدڵنیایە وسە سەیری وڵاتی ئێران سەیری وڵاتی ئێران کە یاین لە ساڵی 79 حیساری لەسەر ڕاستە پارەکەی سفرە بەڵام لە ئابووری وڵاتی خۆیە یعنی خۆی لە ناوخۆی خۆیە هەموو شتێک بەرهەمهێنێت کەواتە ئەگەر ئەمە وڵاتێکی وەکو ئێران نەبووە هەر وڵاتێکی تر بواە زۆر دەمێک بوو کە لە ناوخۆی خۆیان داڕوخابوو بەڵام ئەو سەرڕای هەموو ئەو زەختانایی کە لە سەرەتی ئەماوەکو مەدحێک نەبێ بڵێن بۆ ڕژێمەکەی تەنها مەدحێکە بۆ ئابووری وڵاتەکە ئەگەر ئێمە بێت و ئەم وڵاتانە بیانەوێ ئابووری عێراق بگەشێتەوە ئێستا زۆر بە جوانی گەشابەوە بەڵام نایەنەوێت یەکەم لەبەر خاتری بەرژەوەندی خۆیان چونکە ئێمە ئەزانی کە ساڵانە لە ڕێگەی مەرزەکانەوە بەڕەسمی چەندین ملیارد دۆلار ئەچێتە دەرەوە جگە لە غەیرە ڕەسمی باشە دوای لەسەر بەرزبوونەوەی بەهای دۆلار و سپیکردنەوەش قسە دەکەین پەیوەندیان بە یەکەوە کاک دکتۆر سەوارەت بە زیانەکانی سپیکردنەوەی پارە لە ڕووی ئابووریەوە بێ لە ڕووی داراییەوە بێ زیانی برنە دەرەوەی پارە بڵێن لە هەرێم و لە عێراق باز لە برنە دەرەوەی پارە دەکرێت لە ڕووی ئابووریەوە داراییە و زیانەکەی چیە لەسەر ناوخۆی وڵات هەر ئەو بڕاپارەیە کە باز دەکرێت براوەتە عەرەب لە عێراقی چۆتە دەرەوە بە کوردستانیشەوە ئەگەر نیوێ ئەو پارەیە لە کوردستانیا لە عێراقی سەرمایە گوزاری بکرێت لە بواری ئینێرجی وزەدا لە بواری کشتتوکاڵە لە بواری پیشسازیدا دەتوانرا ڕەوشێک فراهم بکرێت کە بەلانێکەوە ملیۆنان گەنجی ئەو وڵاتە بچێتە سەرکار ئەم کاتێش ئەو سەرمایانە مەناوە تۆ نەتوانی ژێرخانی ئابوور لە وڵاتەدا دروستکەی کە بتوانانی شوێنیشی کار بۆ ئەو گەنجان دروستکەی کە دەرچووی زانکۆ پەیوەندیەکانی ڕاستە خۆناردنەوەی دەرەوەی پارە پەیوەندی بە زیادبوونی بێکاری بەڵێ ئەکەیت بۆ من تقریبا لەوانێت ساڵانی زۆر خوێنمەوە کە باسی ئەوەی دەکات پارە لەگەڵ هێزی کار دراسەی کرابوو لە ئەمریکا کە مەسەڵەن 1 ملیارد دۆلار دەتوانێت 10,000 کەس بە ستاندەری وە موچەی ئەمریکی بخاتە سەرکار واتە لە کوردستانی تو بڵێ دوو بەرابەر هەر
دۆلارێک هەر بڕەپارێک لە وڵاتی دەچێتە دەرەوە معناتۆ بە ئەندازی ئەو پارەی زیان بە ژێرخانی ئابووری و داهاتووی ئابووری وڵاتە دەگەێنی بۆیە چوونە دەرەوەی پارە لە هەموو وڵاتان ئەو وڵاتانی کە واقعان بەرپرسن کۆنتترۆلی لەسرە بۆ نمونە ئەکو مامۆستا فەرمووی زمانی سەدامی یا عراقی ئەو کاتی کە عراق سیستەمێکی چۆنڵی دیکتاتۆری سنترالیز بوون ئەو کات خەڵک نێزان دۆلار چیشە وایەنە دەشتێ توانێت دۆلار بباتە دەرەوە یا لە زۆر وڵاتانی تر مەسەڵەن زۆر ئەستەما تۆ دۆلار بێ دەرەوە بەس لە عێراق وەرێمە ئاسانە لێرە ئاسانە بۆ ئاسانە چونکە بەڕاستی نەکە لە ئێران و لە عراق و لە کوردستانی لە تەواوی جیهانی سیام ئەو حاڵەتە هەیە جیهانی سیام ئەو شوێنەیە کە لەوێ سیستەمی سیاسی جێگیر نییە لە هەر وڵاتێکی سیستەمی سیاسی جێگیر نەبوو دموکراسی نەبوو خەڵک بەشداری بڕیاری سیاسی و ئابووری نەکرد ئەو حاڵەتە دێتە پێشەوە کە دەیبینی وەکو یعنی ئێستا سپیکردنەوەی پارە دیکتاتۆریەت و دەست بزراگرنی کورسی ئەوە شەردێنێتە ئاراوە سیستەمی سیاسی داڕوخێنێڵەتەکەیت مەرج نییە هەر لە سیستەمی دیکتاتۆری ئەو پارەسپیکردنەوە هەبێت لە سیستەمی دموکراسیشە مەسەن ئێستا لە ئەوروپای غەربی ناکادارم زۆر جار مەسەرەن باسی سپیکردنەوەی پارە دەکەن مەسەن خەڵکەیە خۆ لە زەریبە دەدزێتەوە دەچێت لە شوێنی سای باقی دەکاتەوە بەڵام لای ئێمە چکە قانون نییە دەوڵەتی یاسا نییە دیکتاتۆرێک لە وڵاتانە یا ڕئیسی میلیشیایەک بۆ خۆی قانونە بۆ خۆی دەسەڵاتدارە هیچ لێپرسینەوەیەک نییە بە تاکید کاری سپیکردنەوەی پارە خێراتر دەبێت ئاسانتر دەبێت باش بە یاسایشی دەکەن سەکەمی خزمەت گوزاری لە عێراق بێت لە هەرێم بێت وابەستەیە بە چونە دەرەوە بە تاکید خۆی سەبوون لە دوای 2023ەوە باز لەوەکەی 100 میلیارد دلار هاتوتە هەرێمەوە بەکو خۆمان ئەوەندەوە بەرهێنان دەبینین پرۆژی خزمەت گوزاری بەو دەبینین بای ئەو بڕەپارەیە کە هاتووە وەکو باسم کرد ئەوەی کە ئەو پارێک کە لە عێراقیدا هەیە و بەکاردێ بۆ کەرتی گشتی بۆ کەرتی تایبەت حتا کەرتی گشتیش ئەوەی کە هەیە تەڵان کراوە لەلایەن هێزە میلیشیایەکان لە عێراقی ئەوانە دارایی عێراقی توانای ئابووری عێراقی بەکاردێنن بۆ بەرژەوەندی میلیشیایی شتێک نەماوە بە ناوی دەوڵات بەڕاستی لە عێراقی بەسەن دەوڵەت صاحبی چییە مەسەڵەن مەتارات وابزان تەنها مەتارمەوە بەدەست حکومەتیەوە بێت نەنا مەسەن کارەبایە کەرتە گشتەکانی ئابووری هەموو بەدەست میلیشیاوە شتێک نەماوە مەسەرەن لە عێراقێ کەرتی گشتی بێ هاوڵاتی ئیسفادەی لێ بکات هاوڵاتی تا ڕادەیەک دامی مەسەرەی خۆراک و سوتەمەنی هەیە تا ڕادەیەک ئەوە هەیە بە بەڕای من ئەگەر لە قۆناغی دووەمدا لە قۆناغی لیبرالیزیکردنی یا ئازادکردنی بازاردا و دوا قۆناغ ئەو بایعش نامێنێت سوتەمەنیش نامێنێت بەڵام لە عێراقێ چکە تۆزێک دەوڵەتە و جا عەرەبەکان تۆزێکی لەوانەیە لە ئێمە تووڕەترن ڕعایەتی ئەوەی دەکەن کە مەسەڵەن نەتوانین موچەیدا نەتوانین نەوت نەدا با مەسەڵەن بەو زستانەی ئێمە مەسەڵەن نەوتن نیە دەنجێ ناکەن لێ موچەش ببڕن ناشێرنەوە حقیقەتێکە بڕاستی مەسەڵەن خەڵک لێرە نەوتین نیە سستانە دەست ناکەوێت مەسەڵەن نەوت لە هەول لە کەرکووک بە 40,000 لێرە ناڵام بەچەند نیە خەڵک قبوڵی دەکات جا مەبەستم پێ لە چییە کە عەزیزم ئەو ڕۆژە سیاسیە ئەو سیستەمە سیاسی کە لە عێراقی هەیە بۆ خۆی هاندەرە بۆ ئەو ڕۆژەی کە دروست بە لەسەر ئاستی سیاسی ئابووری کۆمەڵایەتی و بەتاکێریش ئەو پارێک کە دەچێت دەرەوە زیان بە هاوڵاتی دەکات بۆ تەماشاکە ئێستا خەستەخانە نییە مەکتەبی قوتابخانە نییە پەروەردە لاوازە تەماشا دەکە ئەو قوتابخانانەی ئەو خەستەخانانەی کە کەرتی تایبەتن زۆر جوانتر مجهزتر پاکتر مەرغوبترن لە خەستەخانە گشتەکە سوپاس دەکەم دێ وڵات کاکتۆر مامۆستا گوڵاڵە سەبارەت بۆی هیچ پەیوەندێکە لە بینی بەرزبوونەوەی بەهای دۆلار لەگەڵ سپیکردنەوەی پارە ئێستا زیادی کردبێت هیچ پەیوەندێک بۆ هەیە بەدڵنیاییەوە ئێمە لە سەرتاشتا باسمان کرد کە ئێستا کە دۆلار ئێستا بەرزە من پەیوەندیم بە چەند هاوڕێکمەوە کرد کە لە بازاڕی دۆلارەکە بڵێن کارەکەن
ئەیانوت کە ئەو دۆلاری کە لە بازاڕە ئەفرۆشرێ بۆ نرخە بەرزە خەڵکەکەی خۆمان زیاتر دۆلارە فرۆشن، یعنی خەڵکی سلێمانی و دەوروبەری ئەوەی کە بۆ نمونە ئەگەر هەر بڕەپارێکیشی لە ماڵەکۆ کردبێتەوە چۆ فرۆشتوێتی ئەوەی زیاتر کە ئەفرۆشرێت بڵێن مامەڵەکان زیاتر بە تومەنی ئێرانی وەکراوانی دۆلارەکە بەرامبەر بە تومەنەکەەوە بۆ ئێم تومەنە لەکوێوە هاتووە غێر لە وڵاتێکی درا و سێمانەوە هاتووە ئەم دۆلارە بۆ کوێچێ حتمما بۆ ئەوێچێکەوە پێت وەکو بە جەنابیشتم بود لە سەرەتاوە لە 2023ەوە یا لە ساڵی 2004ەوە لەو ساڵە بەدواوە سپیکردنەوەی پارە بۆ بەکارێکی سەرەکی بەرپرسەکانی عێراق ئەوە نییە ئێستا شتێکی تازە بێت و بڵێن وڵا حکوومەتی ئەمریکی ئێستا بیری کەوتۆتەوە یا ئێستا پێیزانیوە ئەمە بزانە دە چ شتێکە خیلافێکە بۆ هاتوو بەمە دەرە بڕێ کاتێک تۆ بەگوێم ناکەی من ئاوا پارەت لێگرمەوە کە پارەت لێگرمەوە بزانام تۆ بەچی دۆلاری خۆت دابینەکەی تەنها مەسەلەکە پەیوەندی بەوەی هیچی ترۆک و جڕل حەبلێکەیە جارێک بەلای ئەماکە و جارێک پێویستە حکوومەتی عێراقی هەیە لە دوای 2023ەوە ئەو حکوومەتانەی کە تەشکیل بووە بە مبارەکەی هەردوو جەمسەرەکە بوو هەم جەمسەری غەرب و هەم جەمسەری شەرق بووە ئەبێت ئەو کەسانەی کە حکومداری عێراقاکەن ئەبێ ئەم باڵانسە ڕابگرن ئەگەر بەلایکە کەمتر یا زیاتر بخەن یەکسەر لاکەی تریان ئاگاداریەکاتەوە تەنها پەیوەندی بەوی سپیکردنەوەی پارە بەڵێ چ لە عێراق بە چ لە هەرێم بێ ئێستا بازێک لە ڕێی پرۆژەکانی نیشتە جێبوون نووسنگەکانی درا و کەرتی خانوبەرە وتێل و ئەوانە ئەنجام دەدرێت ئێستا بڵێن وتێرێک دەکڕن دوایی وەسڵ و شتەکەی دوای بنێرنە دەرەوە خۆی زوربەی زۆری ئەو مامەڵانی کە کراوە بە فاتورەی مزەوەرە بووە یەکێک لەوانی کە وەسڵی بانکی تەزویر سێکە وەسڵی بانکینە ئەو مستەنەداتی تەزویرە کاتێک کە مستەنەدێکە قەواڵێکی دارایی کە بە تەزویری ئەکرێت لەم ماوەی پێشوا گیرا بوو لە یەکێک لە مەرزەکانە گیرا بوو کە بۆی کە نەچێتە دەرەوە یەکێک لەو کارە گەندەڵیانەی کە بۆ نمونە ئەحمەد چەلەوی گرتبووی چی بوو لە یەکێک لە فاتورە مزەوەرەکان بای ئەوەنە دۆلار شۆتە دەرەوە کە ڕقمێکی زۆر تەلەڤیزۆن نووسراوە کە هاتوتە ناو عێراقەوە ئەو عەدەدە زۆرەی تەلەڤیزۆنێک کە لەنا ئەو فاتورە مزەوەرە هەبوو هەر ماڵێک بە پێ ئەو قسانەکە کراوە هەر ماڵک 2 تەلەڤیزۆنی کەوتووە یعنی کاتێک کە تۆ مستەنەدێکە یان تۆ بۆ اعتیماداتێکی مستەنەدی دەرەکەی لە بانکە ئەبێ بڵێ من ئەم پارە ئەبەمە دەرەوە بۆ فلانە وڵات بۆ نمونە بۆ وڵاتی ئەی من لە وڵاتی ئەی ئەم کاڵایە هێنم بۆ نمونە ئەم کوپە ئەهێنم ئەبێ بای ئەم پارەیە تۆ کوپ بێتە ناوەوە بەڵام کاتێک کە تۆ لە عەدەدی کوپەکە ئەکۆڵیتەوە سەیرەکەی عەدەدی ئەم کوپەیە ئەوەنە زۆر ئەگەر خانۆکانیش بەم کوپەیە دروستکرێن هێشتا لێت ماوەتەوە ئەمانەیە مستەنەدی مزەوەرە کە بیانی زیاتری پارەکە بۆ چۆتر ئەمە تەنها سپیکردنەوەی پارە بۆ ئەو بەشێکی لە ڕێی کاڵاو ئەی پرۆژەکانی نیشتە جێبوون ئۆتێلەکان باسی ڕێستۆران دەکرێت تا باسی ئاراژگەوانش دەکرێت بەڵێ ئەوانە بەڵێ بەدڵنیایە ئێستایکێکی تر لەو خاڵانی کە لەسەر محەممەد هەلبوسیە چییە ئێستێمە بینیمان کازمی دوێنەوەپێرە ڕۆشتە دەرەوە ئێستا لەسەر محەممەد هەلبوسی ئەڵەن گوایە کە ئەمە ڕێکخراوێکی بۆ ژنەکەی دروست کردووە بڵێن ژنی دووەمی کە هێناوێتی ڕێکخراوێکی بۆ دروست کردووە یەکسەر بە یەک دوفعە لە حسابی بانکەکە 40 ملیۆن دۆلاری تایە خێزانەکەی هەمومان نەزانین کە لە تەلەڤیزۆنی شەرقیە بێژەرێک بووە موچەی مانگانەی 1000 دلار بووە بەچی خێرا ئەم ڕێکخراوەیە بوو بە خاوەنی 40 ملیۆن دلار ئەم ڕێکخراوەیە هۆکارێکە بۆ بردنە دەرەوەی پارە یان ئەو ساڵۆنانی کە ئەکرێتەوە کە بۆ نمونە دانێک لەو ساڵۆنانە کە لە هەرێمی کوردستانە بە کوردەکەی ئاراژگای خۆمان ئەمانە هەمووی وازحە کە یا لە ڕێگەی کچە مۆدێلەکانەوە یا 1001 وەسیلەیان دۆزیوەتەوە بۆ بردنە دەرەوەی ئەم پارەیە بەڵام کار ئاسانیشی بۆ کراوە لە ڕێگەی بانکی ئەو وڵاتەیەوە کە پارەکەی بۆ برێ چونکە من وڵاتێکی دەرەوەم پێم خۆشە پارەیەکی زۆر بێتە ناو بانکەکەمەوە چونکە من ئەم پارێتە ناو بانکەکەم و ئیسtismاری پێوە ئەەکەم ڕاستە تۆژ وەکو خاوەنی پارەکە ئیسیفادە ئەەکەی بەڵام ئەم ئیسیفادەیە بۆ شخصی سیاسیەکەیە نەک بۆ دەوڵەتەکە ئەگەر بۆ دەوڵەتەکە بێت بۆ نمونە ئەو پارە ئەچێ دەرەوە فائیدەکەی بۆ دەوڵەتی عێراق بێت زۆر ئاساییە سە وڵاتێکی وەکو ئوردن ئەو هیچ داهاتێکی نییە تەنها بە بانکەژی زۆربەی زۆری ئەو پارەیەکە خەڵکەکەی متمانێکی وا لە بینی خەڵک و بانکە هەیە خەڵک پارەی خۆی لە بانکدانێ
ئەم پارەیە کە لە بانکە دانرێ حکوومەتی وڵاتەکەی خۆیان ئەچێت چی ئەکات ئەم پارەی لە بانکەکانی دەرەوە بەرهێنانی بۆ پێکات کە فائیدەکە ئەگەڕێتەوە هەم بەشی حکوومەتی تیا هەم بەشی هاوڵاتەکەی تیا ئەمە کارێکی دروستە بە ڕێکارێکی ڕسمیانە بردوێتی دەرەوە بەڵام ئەمانەی کە لە هەرێمی کوردستان و لە عێراقی شاڕۆدەن تەنها هەدەفەکە لی بەژۆندی تاکە کەسە باش بەس ئێستا بازنەوەکە هەندێک بانکی هەدی بێ نووسنگەکانی دراوە بێ بۆ ڕەوانەکردنی پارە سانسۆریان لەسەر نییە سانسۆر سێر کە ئەگەر لەسەر بێ بۆ من و تۆ لەسەرەتی ئەگەر من و تۆ بمانەوێت سەفەر بکەین مەبلەغی پارە لەگەڵ خۆمانە بەرین سانسۆرمان لەسرە بەڵام بۆ سیاسیەک نەخێر بە هیچ شێوەیەک تەنها ئەوەیە ئەگەر ئەوەیە کە ئەگەر کەسێک سوڵتەی زیاتر بێ لێکێکی تر پێی بزانێت مشکلێکی بۆ دروستکات تەنها کارتێک بەکاری هێنێ بەڵێ تەنها بۆ ئەوەیە بەشی بات حەسەی واتێ ئەگەنا ئێمە بینیمان لە ماوەی پێشوە کە دزی سەدە کرا کە تقریبا 2 ملیار و 500 میلیۆن دۆلار بۆ حەجمە گەورەیە چەند بە ئاسانی لە ڕێگەی 5 کۆمپانیاوە کە سەرمایەکانیان یەکی 1 ملیۆن دیناری تەبع بوو برایە دەرەوە چەند بە ئاسانی ڕۆشتە دەرەوە کار بە حەجمێکی گەورە ئەم پارەیە بێت لە ناوخۆوە و بەرهێنانی پێ بکرێت هەرچی دەرچووی دانەمەزراوەیە ئەتوانێت پێ بخرێتە سەرکار ئەو حەجمە پارە گەورەیە کە لە عێراقا براوەتە دەرەوە ئیسtismاری ناوخۆی پێ بکرایە دڵنیا بە ئێستا و کوردستان و عێراقیش لە قەتەر کەمتر نەبوو کە ئێمە هەمومان لە ماوەی عیجابمان بۆ قەتەر دەربڕێ سەبارەت بێک حەز دەکەم بێک باشە باوە دوای ناوبڕەکەوێ سپاس دەکەم کاتی ناوبڕە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێی کورد و دەی نەوڵاتان لەگەڵمان بمێننا تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود لەکوێ سیارەکەم بەدەست دەکەوێت؟ باوەڕکە نازانم بەڵام دەتوانی ببەرەوە بنێری بۆ 370 سیاری BMW بۆ بکەوە پیرۆزە لەگەڵ کۆڕک تۆ ملیۆنێریت تيبي أولا يو أملا جبسيني أحمالك ميسيري كان هيرج بركيني شو كان كربا خوراكي تيبي أولا أزاني أبي وقت من تعمي كي إنجا أزاني عفرة وقت ميسيلي أزاني هاتني عليك كل جبسینینی دامێکی لێیاد نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر ڕێستڵاتان لەبێت بینەرانی بڕست کاکتۆر سەبارەت بە لێنەپرسینە و لە سامانی بەرپرسان نەبوونی ڕێکارێکی تۆن لە هەرێم و لە عێراق وای کردووە پارە زۆر بچێتە دەرەوە کەس لێکۆڵ نەتوانێت لێکۆڵن لە سامانی بەرپرسان کە بۆ نمونە بێتە خاوەنی کۆمپانیا زانکۆ پاڵاو کە منی ڕێکارێکی پێویست چاودێرێکی پێویست نەبێت بەتاکێتەوە هەموو لەژێر بەهۆی نەبوونی سیستەمێکی یاسایی لە عێراقی و نەبوونی حکوومەتی یاسا لە عێراقی ئەو ڕۆژە دروست بووە کە وەکو باسمان کرد میلیشای چەکدار چکە حیزب هەموو حیزبێک بەخۆی حکوومەتێکە حیزب سەرمایە هەیە اقتصادی هەیە نەوتی هەیە نازانم پاڵاوگای هەیە تەلەڤیزیۆنی هەیە حکوومەتێکە دا بۆ ئەوە کە لە عێراقی هەیە بەڕاستی
هەر میلیشایەک بەخۆی حکوومەتێکە تێر حکوومەتێکی وانە کە حکوومەتێکی قانونی بێت لێپرسینەوە بتوانێت جورەتی لێپرسینەوەی مەسەرەن لەوان هەبێت باشە بەس ئەو بنەدەرەوەی پارە چینایەتیش دروست دەکە بازرگانی سیاسی زوو هەڵتۆقی و چینایەتی بڵێن خەڵکێک زۆر هەژار بێت چینێکی کەم دۆڵەمەند بێ و دروست دەکات بەڵە قوربان وەکو لە سەرەتادا باسم کرد داگیرکردنی کەرتی گشتی وەڕەهابوونی دەسەڵاتی سیاسی لەلایەن هەندێک میلیشیاوە بۆ چالاکی ئابووری بۆتە هۆی ئەوەی کە لە عێراقی و لە کوردستانی دوو تەبەقە دروست بێت تەبەقەیەکی هەرە دۆڵەمەند و چەند دەڵێ میلیاردێر مەڵتی میلیاردێر و تەبەقەیەکی هەژارش لەو بینێدا تەماشا دەکەین چینی ناوەڕاست وردە لە کوردستانی کەم دەی بەڕاستی یا زۆر هەژارە یا زۆر دەوڵەمەندە و لە هەر شوێنێکیش ئەو حاڵەتە کۆمەڵایەتیە دروست بوو ینی چینی ناوەڕاست بوونی نەما یا لاواز بوو کۆمەلگا بەرەو دوو پۆلی دەچێت دوو قوتبی دەچێت و ئەو کاتەش لەو کاتەشدا بەڕاستی دەبێتە هەڕەشە بۆ ئاشتی کۆمەڵایەتی لەوانەیە بەکو لەسەر یانەیە قسەکانمان باسمان کرد مەسەڵەن ئێمە کورد تحمل نەبێ بەڵام لە عێراقی ئەو تحمل ناکرێت بەڕاستی باسمان لە عێراقی موچە نەدرێت بە خەڵکی عەرەب قبوڵ ناکە بەڵام قبوڵ کردووە مەسەڵەن لە زمانی نێچیریدا سیچین موچە نەدرا کەسێکی نەوت موچەی مانگی دوازدە سوتە ساڵی نوێ بەڵێ مەسەڵەن زۆر ئاسایە لە خەڵکی قبوڵی کردووە بەڵام لەوانەیە لە عەرەب قبوڵی نەکات بەڵێ بەردەوامی ئەو ڕۆژە دروستبوونی چینێکی بەسەراکەوتووی مڵتی میلیاردەر لەسەر حیسابی گشتی ڕۆژێک دروست دەکات کە بۆ ئایندەی کوردستانی و بۆ ئایندەی ئاشتی کۆمەڵایەتی هەڕەشە بەس چی بکرێ ڕێکارە چی ورێتر بۆ ڕێگری لەمە ئێستا بەنەسپیکردنەوەی پارە بۆ لە کوردستانی سەد و پەرلەمانتەر بڵاویان کردێتەوە لەو شەوانەدا هەوڵێک کە بۆ لە ڕێگەی فڕۆکەخانەی سلێمانیەوە 20 ملیۆن دۆلار ببرێتە دەرەوە ئەین دەبێت چی بکرێ ڕێگەر لەم بنە دەرەوەی پارەیە لە کاتێکە لێرە کێشی کەمی پرۆژەی خزمەت گوزاری هەیە وەستانی پرۆژەکان هەیە ڕاستی دەبێت چی بکرێت خۆ پرسیاری چاکە بەڵام وەڵامەکەی ئاسان هیچ شتێک ناکرێت تۆ چی دەکەی تۆ بەرامبەر هێزیشی میلیشیای چەکدارە تۆ کابراشی مەدەنی وەکو من وەکو تۆ چی دەتوانین بکەین ئەمجار لە هەموو عێراقیشوە لە هەموو عێراق و حاڵەتە هەیە مثلا لێ ئەو میلیشە شیعانە مەسەن جەماعەتی ئەوەی کە هەن بەهەموویان پێویست بە ناکە ڕاستەکەی هەرێکە بۆ خۆی لولەی نەوتی خۆی هەیە بەرهەمێنانی خۆی هەیە باخری خۆی هەیە ئیتر ئەو حکوومەتێک کە هەیە بەڕاستی تەنها بۆ هەندێک کاروباری ئەوراق و ڕسمی و تێدەگەی بایعی و لەوانەیە موچە بێت دەنا حکوومەت عێراقی بەمانە ئەوەی کە پەڵێن ستەی دەوڵەت بعد فراوانەکەی بوونی نییە ئەو کە هەیە حکوومەتی میلیشە ئەوانە بڕیار دەدەن وەچیان بێ دەیکەن و کەسی سەڵاتی دێت تا ئێستا ئێمە حکوومەتمان هەیە وەکو خۆمان باشترین لەوێ دۆخەکەمە یان هەمانە لێرەش بە هەمان زۆر ئەو حکوومەتێکی حکوومەتێکی لاوازە ئەوەی کە بڕیاردا لێرە حیزبە ئەو حیزب بڕیاردا ئێستا حیزب بەهێزترە لە حکوومەت سێتەرەی نییە بەسەرداهات و ئابووری حکوومەت وەکو خۆی نا سێتەرەی نییە چکاوەکو وتم لە 2023 ئەوەی کە کرا لە عێراقی بە تاڵانکردنی کەرتی گشتی لە هەموو عێراقی بەڕاستی بە ناوی بازاری ئازادەوە زانم کات خۆی چەند وتار مەسەر ئەوەی نووسی نازانمەگەر خوێن بتەوە یان بزەوت پێشبینی ئەوە کردووە کە چە ڕۆژێکی ئابووری کۆمەڵایەتی دێتە ئاراوە بەس پێ دوای لە کوردستان زیاتر کەرتەکان بەرەو تایبەت ڕۆشتمیان لە عێراق وەڵام لە عێراقی ڕاستەکەی زۆر شارەزانیم بەڵام ئەوەی کە لە عێراقی هەیە مەیلی بە تایبەتیکردنی کەرتی گشت بە تایبەتیکردنی کەرتەکانی ئابووری لە هەموو عێراقی هەیە بەڕاستی چکە لە هەمووی میلیشا حکم دەکات و بەرژەوەندی میلیشەش لەوەیە کە بۆ خۆی بێتە خاوەنی دامەزراوە دەوڵەتەکان ئێستا لە عێراقی دامەزراوەی دەوڵەتی تەبدیل بووە گۆڕا بۆ دامەزراوەی میلیشیایی من کات خۆی زنجیرە وتارێکم نووسی کۆمەلگای میلیشیایی ئابووری میلیشیایی چەند وتارێک بۆ لەو بارەیەوە بۆ نمونە ئێستا میلیشیا ئابووری خۆی هەیە لە جیاتی دەوڵەت میلیشیا میدیای خۆی هەیە میلیشیا سوپای خۆی هەیە جێشی خۆی هەیە ئێستا بەسەر مەقتەدا سەر دەتوانێت سپێن 100,000 چەکداری دەتوانێت چی بێ لە عێراقی بکات دەتوانێت انقلاب بکات جا تۆ لە ڕۆژێکی ئاوادا زۆر سەختە بتوانی پێشبینی سپێنە بکەی بەڕاستی و چۆنیش دەگۆڕێت وەزەکە بەڕای من بگورە یەکەم پەیوەندی بە
هێزێکی جەماوەری زۆر گەورە هەیە کە ڕەوزی و حاڵەتێکە بە تایبەتی لە بەغدا وەکو بینیمە پێش چەند ساڵ بۆ هۆی لابردنی عەبدولمەهدی یاوەی هێزێکی دەرەچی بێت چەند سەڵ دەمیان گۆڕە و شۆڕژر گۆڕێکەوە بە ئەستەما جارێکی دژیشی سوپایەکی بێگانە بێت یاوەیە ئەمریکا یا هێزە دەرەچیەکان کە تا ساش موسیتەرن بەسەر ڕۆژ عێراقیدا یەک کودەتای سەربازی بکەن دەنا ئەگەرنا وەکو هاوڵاتی بێدەسەڵاتی هیچ پێ ناکرێت. سوپاس دەکەم بەداخەوە سوپاس دەکەم مامۆستا گوڵاڵە بیست پێش ناوەڕک باسی خاڵێک بکەی دواییش سەبارەت بە و بڵێن بانکەکان ئێستا کە پارە لە دۆلار لە بانکی ناوەندی دەکردنەوە باسی سلود و بانک دەکرێت هەندێکیان سزا دەرابوون ئەو بۆ هەموو کێ دیاری دەکات بۆن ئەو بانکە دۆلار وەربگرێت لە بانکی ناوەندی دوای خۆی لە بازار بیفرۆشێتەوە قازانجی لێ بکات. من ئەو قسەی کە ویستم بیکەم پێش ناوبڕەکە بەس کە دکتۆر باسیەوەی کرد کە جیاوازی نێوانە هەرێم و بۆ نمونە بەغداد یا حکوومەتی ناوەند لە ڕاستیدا حکوومەتی ناوەند زۆر بێئینسافە بەرامبەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان. حکوومەتی عێراقی سەرەڕای ئەو هەموو گەندەڵی تیاگرێ گەندەڵیش لە حکوومەتی هەرێماکرێ لەوێ نەوتێکی زۆرە فرۆشێ لێرە نەوتێکی زۆرە فرۆشێ لەوێ باج و ڕسومات کەمترە لێرە باج و ڕسومات تقریبان 4-5 ئەوەندەی ئەوەیە ئەگەر دیقەت بێنەوە باج و ڕسوماتەکەی ئێرەش لەسەر کۆمپانیاکان نییە خۆتە زانێ و کۆمپانیانەی کە باج و ڕسوماتیشیان لەسەر نایەن یانێ خاوەنی کۆمپانیەکان زۆر بە شێوازێکی تۆبزی ئەڵێ ئێمە ناشی دەین بەڵام باج و ڕسوماتەکە لەسەر هاوڵاتێکی ئاسایی ئەسەنن و هەڕەشەی کارەبابڕین و نازانێت چۆتە بواری جێبەجێکردن 2 ملیۆن قەرزداری کارەبا پارە نەدەی کارەباکەت دەبڕێ بەڵام سەرڕای ئەم هەموو گەندەڵیەکە لە هەردوو لە هەیە حکوومەتی عێراقی جورئەتی ئەوەی نەکردو دەست بەرێ بۆ موچەی فەرمانبەرەکانی جورئەتی ئەوەی نەکردو دینارێک لە موچەی فەرمانبەرەکانی کەم کاتەوە جورئەتی ئەوەی نەکردو کە پاشەکەوتی بکات جورئەتی ئەوەی نەکردووە لێرە سێرکە دوو جیاوازی گەورە هەیە کاکە حەکیم لەوێ یاسای خانەنشینی موحەد هەیە بەڵام لە هەرێمی کوردستانە 6-7 یاسای خانەنشینیمان هەیە هەرێمی کوردستان زۆر حەزی بەوە هەیە جیاوازیەکی چینایەتی دروست کات تەنان لە نێوان خانەنشینەکانیشە خانەنشینێک یان فەرمانبەرێک یان مامۆستایەک 40 ساڵ خزمەتەکە زانکۆ تەواوەکە کاتێک کە تەقاعد دەبێت ساڵانی خزمەتی بۆ حساب ناکرێت بە لە سا هەشتای ئیسمەکەی بە مەقتوعی خانەنشین نەکرێ بەڵام لە عێراقا یاسایەکی زۆر ڕێکوپێکەیە حکوومەتی هەرێمی کوردستان لێرە جێبەجێ ناکە بەڵام سیرەکەی بۆ پلە تایبەتەکان یاسایەکەی بۆ یاساییش یاسایەکەی بۆ هێزی ناخۆ ئاسایی یاسایەکە بۆ مەدەنی یاسایەکی تر هەیە سەبارەت بەو بانکانی کە جەنابەت باست کرد کە دۆلار دەکردنەوە لە ڕاستی ئەم بانکانە بڵێن چۆن لە ناو بڵێن مەقاولینە یان کۆمپانیاکانە بڵێن تەصنیف کراون ئەمە پلەیەکە ئەمە پلە دووە لە ناو بانکەکانیشا تەصنیف کراون ئەمە پلەیەکە ئەو لە سەدا ئەوەنەیە بفرۆشێ بەم بانکە ئەمە پلە بیە بەم شێوازە تەصنیف کراون بەڵام تەصنیفی ئەم بانکانە لەسەر ئەساسی کوواڵەتی بانکەکە نییە ئەوەنە لەسەر ئەساسی سوڵتەی یان هێزی خاوەن بانکەکەیە ئەم خاوەن بانکی ئەیە کێ لە پێشە لە حکوومەتی پێشوا بوو کە تەصنیفی بانکەکان بە ئارزوی خۆیان گۆڕانکاریەکیان تاکرا بڵێن محافزی بانکی ناوەندی مرکزی بەڵێ تەصنیفی بانکەکانی بە ئارزوی خۆی گۆڕی ئەمری کرد بە ئەی زەیدی کرد بەبی لەسەر ئەساسی مەساڵحی مشتەرەکەی لێوانیان نەک لەسەر ئەساسی خزمەتگوزاری یان پابندبوونی ئەم بانکەیە بە نەبردنە دەرەوەی دۆلار یان سپینەکردنەوەی دۆلار تەنها لەسەر ئەساسەیە هیچ پێوەرێک لە ناو عێراق و هەرێمی کوردستانە بۆ پلەبەندی نەماوە باش بەس قازانجێکی زۆر دەکەن ئێستا و بانکانە بە 136 لە بانکی مرکزی وەری دەگرن بۆنەوە بە نرخی بازاڕی فرۆشتنەوە خۆیان بە دڵنیاییەوە کاک حەکیم یعنی لە هەموو بانکی ناوەندی لە عێراقا ئێستا بووە بە سەرچاوەیەکی وەبەرهێنانی دارایی بۆ سیاسیەکان ئەمان دۆلارێک کڕن بۆ نمونە بە 116 کردرا جاران هەندێک جار هەر بە 116کە لە ناو بانکی ناوەندی ئاکردرا بەڵام لە بازاڕە تا 130 ئەڕۆی ئەگەر بیرمان بێت ئێستا بە 146 ئەفرۆشێت تا دوێنێ و پێرێت تا 160 ڕۆی کەواتە لە هەموو حاڵەتێکە ئەمان
قازانجەکان جگە لە قازانجەکەشیان ئەیبەنە دەرەوە بۆ خۆیان پرۆژیان بۆ خۆیان پێ دروستکەن ئەوە تۆمارکراوە هەرەوە بانکانێک کە پارە بەشێکیان پارە و دۆلار وەردەگرن لە بانکی ناوەندی هەروانیش لە ڕێوان شۆ پارە دەنێتە دەرەوە سپی دەکرێت بەڵێ بە دڵنیاییەوە چکە زۆربەی پارەکانی کە لە بانکی ناوەندی ئەخرێتە بازاڕەوە کەمی بە کاش بۆ ناوخۆیە زۆرینەی بۆ حەواڵاتە یعنی ئەم پکاڵی ئەوەی کاش ئەوەی حواڵێ مەبەستی کاشەکە ئەوەیە کە ئەخرێتە ناوخۆی بازارەوە دەست من و تۆی هاوڵاتیەکەوێ حواڵەکەش مەبەستی بە کە لە ڕێگەی بانکەکە على ئەساس ئەمە بۆ هاوردەکردنە تەنها مەبەستی سۆرامەر میوانی ئێمە بوتی 49 ملیار دۆلاریان فرۆشتووە چلی بۆ حواڵە بووە بەڵێ نۆی لە ناوخۆ بە کاش سیرکە یعنی لە سەدا چەندەکە لە سەدا 10 کەمترەکەەوە یعنی ئەوەیە مەسەلەکە یعنی ئەگەر بێت و هەمووی لە ناوخواوە بەرهێنانی پێ بکرێ وڵاتە زۆر ئێستا پێشکەوتو بوو بەڵام بەداخەوە ئەوەیە کە زۆربەی زۆری ئەم دۆلارە بە حواڵات سەرڕێگری ناکرێت خواستێک نییە بۆ ڕێگریناردن دەرەوەی پارە زیانەکانیشی لە داهاتوو زۆرتر دەبن بە دڵنیایی و زیانەکانی زۆرە بن نێتەکە چییە لە هەموو وڵاتێکە سیستمی بانکی یا سیستمی دارایی ئەو بانکە یان حکوومەت یان چاودێری داراییە یان بۆ نمونە ئیدعای ئامە ئەمانە ڕێگری ئەەکەن بۆ نمونە هاوڵاتیەک یان بەباندێک یان ئەمانە پارە نەبەنە دەرەوە بەڵام ئێمە حکوومەت و سیاسەکان خۆیان ئەیبەنە دەرەوە من و تۆی هاوڵاتی ناتوانین بیبینە دەرەوە کەواتە شتە ڕاستەکە ئەوەیە حکوومەت ڕێگری بکە هاوڵاتی باتە دەرەوە بەڵام ئێستا حکوومەت و ئەوانەی کە حکوومەتیان پێکێناوە ئەو سیاسیانەی کە بۆ نمونە کۆنتترۆڵی مەشهدە سیاسەکان بەدەست ئەمان خۆی ئێبەنە دەرەوە لەبەر ئەوە هیچ ئەمەلێک نییە لەوەی کە لە عێراقا ئەم دۆخەیە بەرەو کۆتایی بچ ینی بردە دەرەوەی پارە بەرەو لە کوردستان توانرێ کۆتایی پێبێنرێت نەخێ لە کوردستانیشە ناتوانرە کۆتایی پێبێن ئێستا هەر تۆ بیهێنە بەردەستی خۆمان ئێمە ئەبینین کوڕی بەرپرسەکان لە وڵاتان یان لە نەخلی جومەیلە لە جومەیرە لە دوبەیە زۆربەی زۆریان ریزێک ماڵیان هەیە ریزێک ڤێلەیان هەیە مناڵی بچووکی بەرپرس ئەبینی کە 18 ساڵی تەواو نەکردو خاوەنی کۆمپانیایەکی نەوتە یان خاوەنی سەرمایەکی زۆرە کچی بەرپرسمان هەیە لە ئەمریکا چەندین کۆمپانیای هەیە ئەمانە هەمویان پارە ئەبەنە دەرەوە ئێمە مانگانە لەم حاڵی ئێستای حکوومەتی هەرێم 500,000 بەرمیل نەوت ئەفرۆشێ چی لێ دووەرە زەرب و تەقسیمی کە خۆ هەمومان حاسی مۆبایلەکەمان حاسیبەی تایە ئەتوانین یعنی لە هیچ وڵاتێکان نییە کاک حەکیم لە مانگی موچەی مانگی 12 بچێتە مانگی یەکەوە تۆ حساباتی ختامی تەیە ئەبێ حسابی ئەو ساڵە قوفڵکەی لە مانگی 12ەیە سنەی مالی بۆ 12 مانگە بەڵام ئێمە دائیمان بۆ شێوازە ئەیبینین کە لە بەرچاومانە تۆ سەبارەت بە هەم بەرزبوونەوەی دۆلار و هەم برنە دەرەوەشی هەڵاوسان دروست دەکە گرانی لە بازار دروست دەکە بەڵێ دەتوان بڵێن بە شێوێکی ئەکسپۆتەنشیال چۆن دووجایی بۆ نمونەگەر بەهای دۆلار لە سەدا 5 بەرز بێتەوە تەماشا دەکەی بەهای کاڵاکان لە سەدا بەرز بێتەوە و ئێمە ڕۆژان هەست پێ دەکەین بەڕاستی بەسەم دوێستی منشت بکڕم زیاتر بوو لە نرخی پێرێکتم بۆ کاکە تۆڵات دۆلار بەرز بۆتەوە یەکتم خۆەوە کەڵایکە دۆلار دەشکێت دانابەزێتەوە بزەبێت جا وەکو پێم وتی لە وڵاتێکدا کە یاسان نەبێت ئیتر ئەو هێزی میلیشی هاوسانەکە ئێستا زۆر وەچووکە پێشتر باز دەکرێت کە لە سەدا 23 بڵین دۆلار نرخەکەی بەرزکرابەوە پێشتر ئێستا لەم وایە گەشت لە سەداسی بڵین بەرزکردنەوەی بەڵام هەندێک مادەی خۆراکیە بۆ نمونە بەڕێژەی لە سەدا 50 چۆتە بەڵێ زیاتریش بەڵێ لە بەقالێکەوە بکرە لە میوەفرۆشێکەوە تا دەگاتە هەر کەڵایشتر کە دەکری هەموو هاوڵاتێک هەستی پێدەکە کە ئەو کەڵا جیاوازی هەیە لە باکەدا بە تاکیتەوە ئەو تاسیر لە سێ دەکاتە تاسیریی زۆر خراپیە چکە لەو کاتێدا کە بەهای کاڵاکان زیاد دەبێت بەهای ئەو کاڵانی کە تو ڕۆژانە بەکاری دێنی زیاد دەبێت بە تایبەت خۆراژەکان لە بەرامبەردا موچە نەکرد زیاد نابێت ناشدرێت نییە بۆیە تەماشا دەکەی کاریگەرێکی زۆری دەبێت وتم بە تایبەتی لەسەر ئەوانێک کە داخلیان داهاتیان دیاریکراوە باشە سەبارەت بە دۆلار ئێستا بەشێک لە مامەڵەکان بە دۆلارن ئەوە شەرزیانی نیە بۆ ڕمنان خانووە شوقەکانە کڕینی ئۆتۆمبیل و فرۆشتنیەتی
حاڵەتێکی خراپنی لە کاتێکە دراوی فەرمی بەڵا تۆ بە دۆلار مامەڵە دەکەیەوە هەرا وڵاتی تێدا زەرمەند بەتاکیت هەوڵاتی تیا زەرمەند دەبێت چکە تۆ ناکرد لە وڵاتێکدا بژی دراوی نیشتیمانی خۆت بەکارهێنی درایشی بێگانە بەکاربێنی شتێکی نامۆیە بەڕاستی دراوی بێگانات بۆ مامەڵە لەگەڵ وڵات لەگەڵ دەرەوە بەکارهێنێک لەگەڵ ناوخۆ سپاسکە مامۆستاکە شتێک ناوی بە کورتی زۆر سپاسەکەم. وڵی ئێمە هەرچێک بڵێن تەنها قسەیە قسەی جوانی زۆر ڕیزەکری ئێمە لە بڵێن لە ئاستێکی جێبەجێکردنانینیان لە ئاستێکی ئەوانین کە تەنها بۆ ئەوەی کە حکوومەتی عێراقی کە ئەم دۆلارە ئەم شپرزەیە بۆ خەڵک دروست نەکات چکە بەرزبوونەوەی دۆلارە و مامۆستا فەرمووی و هەمومان ئەیزانین ئێمە کاڵەکانمان بە دۆلارەوە ئەو زۆربەی زۆری خەڵکی عێراقی و موچە خۆر یعنی هیچ کەرتێکی تایبەتمانی هەموو لە کەرتی گشتیا ئیشەکەن زیاتر لە سا هەفتای ئەوەی کە بۆ بڵێ داهاتە بۆ زیاتر بۆ موچە گەڕێتەوە ئەگەر بێت و دەوڵەتی عێراقی لە بری ئەوەی کە درێسا قەرار وایە دراوی 20,000 یعنی 20,000 هیچ شتێک لا مەسەلەکە ناگۆڕێ دراوی 100,000 بخاتە بازاڕەوە بۆ ئەوەی چونکە هەڵگرتنی ئاسانە بۆی وردە مامەڵەکان بە دیناری عێراقی بکرێت بۆ ئەوەی کاتێک کە وەکو جەنابت فەرموود لە کڕینی خانوو یان کاڵە و شتومەک و شتانە زۆر تەئسیرات نەکات بۆ کڕینی دۆلار. سپاس بە هەردوولاتان زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد ئەمین مامۆستا گوڵاڵە سدێک سوپاسیان بەدەمتان دەکەم. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان.